پرۆژەیەکە بکەی شادەماری ئەو پرۆژانە و ئەو کەرتی تایبەتی وەبەرهێنەر ڕێگاوبانە کە تو پرۆژە خزمەتگوزارەکانتینا ڕێگاوبانەکانت چا کرد ئەو کاتی وەبەرهێنەر یان پرۆژەکانی کارگە بیتنن هەر پرۆژێشکە وەبەرهێنان بتن بە ئاسانی ڕوو لەو دەبەرە دەکاتن ئێمە لە سۆران و دەستمان پێکردیا هەوڵمان داوە ئەو بەستنەوەی سۆران بە هەموو قەزەڕەحیەکانەوە بە هەولێری پایتەخت و بە شارەکانی دیکە لەناو سیدەکانیش ئەو پرۆژانە خزمەتگوزارانەکە دەستنە بەواری جێبەجێکردن ئەو دەبێتە هاندانێک بۆ ئەوەی کە پرۆژەی دیکە و بۆ نمونە پرۆژەی وەبەرهێنان زیاتر لێرەکانە بستەبواری جێبەجێکردن و خەڵکیش ڕوو لێرەکانە بکاتن بۆیە ئەمە لە هەنگاوی یەکەمەکە و کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ دەدەین کە ئەو پرۆژانە بێخینە بواری جێبەجێکردن هەنگاوەکەیت کە بەخۆی ئۆتۆماتیشی بەدوودادێتن و ئێمە گرنجشی تایبەت بە هەموو سنوورەکانی دوورە دەست بە تایبەتی گوندەکان دەرێن بۆ ئەوەی ئەو کارگانەی خەڵک کاڵاکانی خۆی بۆ نمونە ئێستا کارگەی زووم کە کارگەی زووم کاریگەریی ئەرێنی فیدباکەکانی کارگەی زووم زۆر پۆزتیفانەیە ئێمە دەبێ بیر لەوە بکەینەوە هاوشێوەی کارگەی زووم لە هەموو ناوچەکان بکەینەوە بۆ ئەوەی بتوانین خەڵک کۆچی پێچەوان دەست پێ بکات لە شارە گەورەکان ڕوو لە ئەو ناوچانە بکەنە پێچەوان